بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن جوانترین سڵاو بێەوە خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسخواز بە دیداریەوەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە بەرنامەی باسخواسی ئەمڕۆماندا باز لە ئاینی ئیسلام ئاینی میانڕەوێتیە باز لەو تەوەرەیە دەکەین. بێگومان ئاینی پیرۆزی ئیسلام وەکو ئاینێکی هاوسەنگ لە نێوان توندڕەویەکی زۆر و شلگیریەکی تەواودا خۆی بینیوەتەوە و ڕاستە شەقامێکی بۆ گەشتن بە خودا و بە ئامانجەکانی خواپەرستی داناوە. ئاینی پیرۆزی ئیسلام هەمیشە بە دژەوانەدا ڕۆشتوتەوە کە پێیان وایە ئاینی ئیسلام ئاینی توندڕەوی و پەڕگیری و ئەو سەری توندی و توندوتیژیە و دژی ئەوانەشە کە تەواوی بنەماکانی ئاینی ئیسلام یا تەواوی ئەحکام و یاساکە ئیسلامیەکان بە جۆرێک تەواو بێ نرخ و بێبەها سەریان بکە کە بچێتە خانەی ئەوەی کە کەسێک گومانی هەبێ ئەم کەسە موسڵمانە. واتە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکە دەتوانین بڵێین میانڕەوێتی ئیسلامی بریتە لەوەی کە نەستەم بکەی نەبهێڵی ستەمت لێ بکەن و ببیتە کەسێک کەوا بە چاوێکی مرۆڤ دۆستانەوە سەیری ئەوانی دیکە بکەیت و ئاینی پیرۆزی ئیسلام نەکەیتە هۆکار و وەسیلەیە بۆ ئازاردانی ئەوانی دیکە. بۆ ئەم مەبەستە قسەکردن لەسەر میانڕەوێتی و گرنگی میانڕەوێتی بۆ ڕۆژیانی ڕۆژانەمان میوانداری زۆر بەڕێز دکتۆر مەهدی قادر مامۆستای زانکۆم کردو. دکتۆر گیان بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونی. زۆر سپاس بۆ بەڕێز. میانڕەوێتی چییە دکتۆر؟ بەڵێ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سپاس مامۆستا ڕیاض. سڵاو بۆ بینەرانمان. میانەڕەوی واتە لە نێوان ئەم سەراوسەری شتێکە ناوەڕاستەکەی هەڵبژێری ئەوەی کە خوای گەورە ناوی ناوە وەسەطیەت وەسەط لە نێوان سارد و گەرمە شلەتێن هەڵبژێری یعنی لە بینیدا لە بینی تند و شلگیریان ناوەڕاست هەڵبژێری نە تون بڕۆی نە شل بڕۆی بەڵکو حەق بڕۆی. کاتێک مفەسیرین باسی وەجعلناکم متەوەسەطا کە نەفەرمێن یعنی عدل یعنی عدل یعنی ڕاست نە ڕێگەیەکی ڕاستە لە بەردەمایە نە بە ڕێچکەکان ناڕۆی بەلای ڕاستە نە بەلای چەپە نە یەمینی نە یەساری عدل ڕۆیت کەواتە میانەڕەوی طبعا منهجی ژیانە یعنی تەنها مەسەلەی فکری ناگرێتەوە یا کردار ناگرێتەوە هەموو مەجالەکانی ژیان ناگرێتەوە بۆی خوای گەورە کە ئومەتی ئیسلامی ناوناوە ئومەتی وەسەط یعنی لە هەموو شتێکە ئێوە میانەڕەون کەواتە میانەڕەوی دەتوانین بڵێن بریتە لە تەوازن لە ژیانە تەوازن و یەکسانی یعنی تای تەرازوەکە یەکسان بێ نە بەم لایە بکەوێ نە بەو لایە یعنی تەرازویەکدا بنێ ڕێک ئەوە پێوتێ وەسەطیەت یعنی عدل یعنی حەق بدەی بە خاوەن حەق و ناحەقیش لە ناحەق لە خەڵکی ناحەق قبوڵ نەکەی. زۆر باشە. قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن باسی وەسەطیەت و میانڕەوێتیەکەن؟ بەڵێ بێگومان لەبەرەوەی وەکو عەرزم کردی لەبەرەوەی وەسەطیەت منهجی حیاتە یعنی یەکێکە لە سیما و معالیمەکانی کە ئاینی پیرۆزی ئیسلامی پێناسرێتەوە. بۆ نمونە یعنی قورئانی پیرۆز کاتێ باسی وەسەطیەتەکە بۆ نمونە لە دنیایە یعنی لە بینی دنیا و ئاخیرەتە هەمیشە وەسەطیەت کەوتۆتە بینی دوو جەمسەری دژەوە یعنی وەسەطیەت لە بینی دوو دژایە بۆ نمونە لە بینی دنیا و ئاخیرەتە. وەسەطیەت چییە؟ یعنی خوای گەورە داوامان لێکا بۆ نمونە کۆمەڵە خەڵکێ لەوانەیە هەموو ژیانی تەرخانکە بۆ ئاخیرەت حەزکە پیاوێک بێ پیاوی ئاخیرەت بێ خەڵکێکیشمان هەیە خەڵکی دنیایە هەموو جوهود و تێکۆشانی بۆ دنیایە. خوای گەورە ئەمە بە ئیفرات و تەفریط ناوە بە خوای گەورە فەرمێ وابتغی فیما ئاتاکە الله الدار الآخرة ولا تنسى نصيبك من الدنيا. بۆ نمونە ئەمایەتە باسی چێکە لە نێوان دنیا و ئاخیرەتە تۆ چی هەڵبژێری؟ هەردووشیان نە پیاوی دنیای نە پیاوی ئاخیرەتیە بێ ليس الرجل الرجل الدنيا ولا رجل الآخرة إنما رجل كليهما بێ پیاوی هەردووشیان بێ. باشە یعنی کەواتە ئەمە قورئان بەم شێوەیە باسی چێکە لە نێوان دنیا و ئاخیرەتە هەردووشیان هەڵبژێری هەندێک لەو ئەوە ناوەکو مەسەلەن جیهانی مادی کە بڕوای بە ڕوحانیەت و بە دواڕۆژ نییە باشە ویان مەسەلەن وەکو هەندێکی تر کە هەموو تەرکیزی خستۆتە سەر ئەوەی کە واز لە دنیا بێنی ڕەهبانیەت هەڵبژێری زەواج نەکەی ژیانت تاڵ بێ باشە لە پێناوی ئاخیرەتە. ئەمە ئەتوانین بڵێن نمونەیەکە لە نمونەکانی وەسەطیەت لە ئیسلامە. بۆ نمونە شتێکی درمان هەیە مەسەلەی وەسەطیەت کە قورئانی پیرۆز باسێکە میانەڕەوی و عەدل لە ئینفاقە
خوای گەورە کاتێکە باسی مسلمانانە کا فەرمێ بۆ نمونە لە مەسەلەی تعاملکردن لەگەڵ ماڵە لەگەڵ سەروەت و سامانە ئەفەرمێ والذین إذا أنفقوا لم يسرفوا باشا ولم يقتروا وكان بين ذلك قواما یاسایە دەبێ یاسایەک بێ بۆ هەموو ژیان یعنی کاتێک کە پارەیان هەیە ئیسراف ناکەن ئەو پارەی کە هەیەە لە شتی لابەلا و ناپێویستە خەرجی ناکەن باشە و هەروەها دەستیش نانوقێنن باشە یعنی خوای گەورە حەت لە ئاەتێکی ترا فەرمێ ولا تجعل يدك مغلولة إلى عنقك ولا تبسطها كل البسط ها دەستت ئەوە مەکە یعنی دەستت وەکو کانەما بەسرابێتەوە لە ملتا و کەلەپچە کرابی نەتوانی ببەخشی چکە دەست نیشانەی بەخشینە هەروەها واشی لێ مەکە تەبسطها كل البسط ئاوا بیکەیتەوە و ئیسرافکەی باشە یعنی ئەمە دوو نمونەیە لە قورآنی پیرۆزە کە باسی چیمان باسی تەوازنمان بۆکە یعنی ئەم حتا بۆ نمونەیەمە لە مەجالی ترە لە مەجالی دنیایە لە مەجالی عیبادەتە بۆ نمونە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام کۆمەڵی خەڵک هاتن بۆ لای خێزانەکانی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام فرمودەی ڕاست و صحیح هاتووە ئەفەرمێت ثلاثة رهط یان کۆمەڵ سێ کەس نەبوون بەڵکو کۆمەڵە کەسانێک بوون یان سێ کەس بوون وتیان عائشة دایکمان پرسیاریان کرد رسول الله عیبادەتی چۆنە وتیان پرسی وەڵامی دانەوە کە پێغەمبەری خوا چۆنە ئەویش یەکیشیان وتی یعنی کانەما عیبادەتی پێغەمبەریان بەلاوە کەم بوو وتی من بڕیارم داوە شەو بەردەوام تاکو بەیانی شەو نوێژ بکەم و نەخەوم ئەوی تریان وتی من بڕیارم داوە أن أصوم الدهر كله بردوام ڕۆژانی ساڵ هەموو ڕۆژێک بە ڕۆژم وتیشیان منیش وتم عهدم داوە کە هەرگیز زەواج نەکەم کاتێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام گەڕایەوە فەرمووی بیستومە ئێوە کە شتانێکی وە ئەڵێن فەرمووی ئەمما ئەنا من ئوصەلی وەرقود نوێژ ئەەکەم واشخەوم یعنی باس لە شەو نوێژە باس لە نوێژی فەرز نییە هەروەها بە ڕۆژوش ئەبم و بە ڕۆژوش نابم باس لە ڕۆژووی سنەتە هەروەها وتەزەوەج النساء وهاوسەرگیری ئەەکەم فمن رغب عن سنتي فليس مني هەر کەسێ پشت لە سنەتی منکە لە من نییە کەواتە بە ئینسان بۆ نمونە نابێت لەسەر ئەساسی ژیانی لەسەر ئەساسی مناڵی لەسەر ئەساسی دنیای یعنی هەموو ژیانی ترخانکە بۆ ئاخیرەت ئەوە تەماشتێکی مەرفوزە بۆ نمونە ئافرەتانی سەحابی کاتێک کە هەستیان بە شتێکی وا کردووە هەستیان بەم ناوەسەتیە کردووە لە هەندێک لە هاوسەرەکانیانە بۆ نمونە یەک وابزانم خێزانی ئەبوو موسای ئەشعەریە شکاتەکە لای ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی ڕەسوڵ الله هاوسەرەکەم کە دێتەوە شەو بەش خەریکی شەو نوێژە خەریکی عیبادەتە ئاگای لە ئێمە نییە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام إن لأهلك عليك حقا وإن لبدنك عليك حقا باشا وإن لزوارك عليك حقا حتى لە دراوسێک ئەوانەی میوانەکانت کە سەردان دەکەن حەقی لەسەریانە تۆ دەبێت چی بکەیت عیبادەتی شەکەیت و دنیاشت هەیە ئەوە نییە مەسەلەن ئێمە لەمە دووە گەشت و سەیران دەست پێکە هەموو کاتت لە سەیران بێ یان نەخێر بەردەوام هەر لە ماڵەوە بیت و لەبەرەوەی پێ دوایە ئەمە گوناهە ئینسان دەبێت چی بکات دەبێت وەسەط بێ لە هەموو کاروبارەکانیە لە گەشتیان لە سەیرانیە لە خواردنیە یعنی ئەوە نییە تۆ پارەت هەیە بچیت چاکەتێک بکڕی بای 20 وەرەقە بێ بای 50 وەرەقە بێ نەخێر خەڵک هەیە مەسەلەن کەلوپەلی کڕیوە بای دەفتەر و 2 دەفتەر و 100 دەفتەرە مەسەلەن ڕقەمێکی سایرە ئەکڕی بە دەفتەرێک بە 2 دەفتەر کەواتە وەسەطیەت بۆ کاروباری دنیا و بۆ بوارەکانی دنیاش واتە هەرە بێ ئێمە ڕەچاو پێڕەوی لێ بکەین بەتاکید خوای گەورە فەرمێ نافەرمێ ئێوە دینێک دینتان وەسەتە ئێوە فەرمێ ئومەتێکی وسطا أمت يعني وصفي قلا وصفي نتويا دبي إيوه هموش تكتان وسطي بن لسياستنا وسطي بن لفرمان رويتا وسطي بن للدنيا بينيتانا لفكرتانا لتعامل لشياتي دانتانا كاتك إنسان شياتية تبردم شياتية كلا دجي كسي خويتي وسط يعني تي عدل يعني تي أو يحق بلي باشا لبر أو وسطية منهجي حياته وكتم راقرتني توازن هذا طبعا كاتك إستا نظامي دنياي إستا لعالم وسطيتي لدز دهوا بداخوا كاتك تو بون منا كاتي خوي بلوكي روشالات ويشتي سوفيت كنظامي كي شو يعيبوا إيش اللي صار شيكت أو كايتر ملك نابع ملك شيء فردي نابع هبه نابع به ملك هم يجشتي به هركس كاري كربيشي شيبو دبدا هاتكي بيته وصندوق يجشتي ودعي بيكساني دابش بكره ك أو أنا أقول إما بروامان بسيشت هي بروامان بستالين ولينين وماركس هي وبروامان بسيشت نية بخوا وبدين وبملكيتي خاص باشا طبعا ما هلايا لبرامبرها تشتي كتير هلايا أو كيسا نظام سرمایه‌داری كيتر هموش تك دي بتاعك
تاک هەیە خاوەنی سەدان ملیار دۆلارە و ملیارها کەسیش خاوەنی یەک تاک دۆلاری نییە. ئەمە چیە؟ ئەمە تەمەن بۆچی ئێستا نظامی دنیا نظامی حیات هەمووی تێک چووە؟ لەبەر چیە؟ لەبەر ئەم ڕعایەت نەکردنی وەسەطیەیە. تۆ سێری سیاست کە لە وڵاتی خۆمان و لە دەوروبەرە تاک بۆ بە سنتەر، حیزب بۆ بە سنتەر. وەسەطیەت یعنی چی؟ یعنی ڕاگررتنی تەوازن لە بینی تاک و کۆمەڵگەیە. ئەمە پێوتێ وەسەطی، ئەمە پێوتێ میانە ڕەوی کەواتە لە نێوانی دووشتا باشە لە نێوانی دووشتا کە دش بەیەکن یاخود بەشێکن لە یەکشت بەڵام ئەم سەرابسەری هەیە تۆ دەبێت ناوەڕاستەکەی هەڵبژێریت. زۆر باشە دکتۆر، خەڵکانێگەن پێیان وایە وەسەطیەت و میانڕەوێتی واتە قبولکردنی زەلیلی و سەرشۆڕی هەم بۆ خودی خۆت هەم بۆ ئیسلام، واتە پێیان وایە ئیسلام هەمیشە فیشەکەشێتەیە و پێویستە بەردەوام لە هەڵچوون و لە توندڕەوێتی و لە کوشتن و لە کوشت و بڕابێ. ئایا ئەمە لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلامەیە گرێتەوە؟ ئایا وەسەطیەت و میانڕەوێتی بوون لە ژیانە زەلیلی و سەرشۆڕیە بۆ من و بۆ ئاینەکەشم؟ بەڵێ ڕاستی تەمان ئێمە کۆمەڵە بنەمامان هەیە بۆ تەعاملکردن بە تایبەتی لە بابەتە دینیەکانە لە شوێنێکە کە شوێنی تووڕەبوونە، لە شوێنێکە کە شوێنی دیفاعکردنە، لە شوێنێکە کە شوێنی خۆپاراستنە، تۆ هێرشت کراوەتە سەر خۆ دەپارێسی، تۆ سوکایەتی بە پیرۆزیەکانت کراوە بێدەنگ ئەبی. ئەمە تەسلیم بوونە، ئەمە توانەوەیە، ئەمە ئینحیلال و ئینحیرافە. تووڕەبوون لە شوێنی تووڕەبوونە ئەوە وەسەطیەتە، ئەوە میانە ڕەویە لەسەر حەق تووڕەبوون. بۆیە ئێمە لە ئوسوڵمانە لە بنەماکانی دینمانە ئێمە توندین، تەنازولی لێ ناکەین، بەڵام لە ئەهداف و لە وەسائلە لە فروعە ئێمە میانە ڕەوین. بۆیە دین یوسرە لەو شتانەی کە مەجالی تایە، مەجالی گفتوگۆیە، مەجالی فەرعی دینە، مەجالی فقە، مەجالی شتە گۆڕاوەکانە ئێمە میانە ڕەوین، ئێمە تەسامحمان هەیە. لەگەڵ کەسێکە کە تەعەداءەکە تۆ ئیعلانی جیهادەکەی، لەگەڵ کەسێکە کە دەستی ئاشتیت بۆ درێژەکە وإن جنحوا للسلم فاجنح لها وتوكل على الله. یعنی ئینسانی مسلمان لەم بەینەدایە. ئەمە نییە تۆ هەمیشە وەکو فیشەکەشێتە بیت و هەر کەسێک شتێکی پێوتی خێراتە جوابی بیتەوە. نا، دەتوانی لە منطقی قوە و لە مووقفی قوەیە لێبوردەبی. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە شوێنی لە دەسەڵاتە بووە، لە قووەت و هێزا بووە، لەوانە بەتایبەت لە هەڵەکەی بۆ ڕاست کردەوە و لێ عەفوی کردووە. بەڵام کاتێکیش کە ناحەقی وتراوە، بەتایبەتی کاتێک کە تەشویهی دینەکرێ، کاتێک کە سومعی مسلمانان لەکەدارەکرێ، کاتێک کە هێرشەکرێتە سەر دینەکەی تۆ، لەم حاڵەتەیە تۆ دەبێ بیتە دەنگ، دەبێ قسە بکەی. نا هەمیشە طبعاً بەڕاستی پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ڕفق نەرمونیانی لە شتێکا بێ جوانێکە و توونڕەوی لە شتێکا بێ ناشرینێکە. هەڵبەت لەسەر ئەساسی چێمە باسی تەعاملی کۆمەڵایەتیە، نەک باس لە تەنازول لە مەبادئ، چونکە ناکرێت من تەنازول لە مەبادئم کەم لە ئاینەکەم کەم لەسەر ئەساسیەوەی کە من هەندێشت دەم بە تۆ هەندێشت دەی بە من. ئەوە لە مەجالی فروعیات و سیاست و کاروباری دنیاییدایە ئەوەیە. بۆیە ئەکرێ یعنی بۆ نمونە چەندین جا منە نمونەیەم باس کردووە، کۆمەڵە لە یەهود دێن بۆ لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زمانیان خوارەکەن وەڵێن ئەسسلامو عەلەیکە یا محەممەد، یعنی کە لە ئەسسلامو عەلەیکە ئاچێ، بەڵام پێغەمبەری خوا تێ ئەگا ئەزانێ ئەسسام یعنی ئەلمەوت، ئەویش ئەڵێ وعەلەیکم بەپێ ئەوەی، یعنی ئەمە نەرمونیانەکەی، ئەمە ریفقەکەیە، ئەمە تەعامولە بالحوسنایە. باشە، بەڵام عایشە چەند جارێک کە گوێی ڕەضی الله عنها گوێی لە ئەمە بێ ئیتر سەبری نامێنە فەرمێ وعەلەیکم السلام واللعنة والموت. پێغەمبەری خوا فەرمێ مەهلەنی عایشە، هێواش عایشە، ئەوە نێ منیش واموتەوە، بەڵام بەس بە شێوازێکی تر یعنی ئەکرێتەوە لەو شوێنەدا کە دەزانی ئیستیخلالەکری نەرمونیانی تۆ بە هەڵا کەڵکی لێ وەرەگیرێ، بە هەڵا ئەقۆزرێتەوە، بێگومان لەو شوێنەدا دەبێت تۆ بوەستی. لا يلدغ المؤمن من جحر مرتين، کابرا هەموو جارێ نەرمونیانی تۆ بەکاربێنێ لە شوێنێکیشا کە پێویستە بۆیە تونبی پەیامەکەت بگا، قسەکەت بگا، دەبێ بێگومان قسەی خۆت هەبێ. یعنی ئینسانی مسلمان طبعاً بە حکمەتیشەوە تەعاملەکەی، بە حکمەتەوە طبعاً لە هەموو لەم مەجالانەیە لە هەمووی حکمەتی تایە. یعنی کەواتە ئێمە بەڕاستی هەر شتێک موافقی دین بێ ئەوە وەسەطیەتە، هەر شتێک موافقی نصوصی دینی بێ ئەوە وەسەطیەتە، با توندیشی تیا بێ. بۆ نمونە عەفوم کە یعنی کوشتنەوەی بکوژێک ڕاستە تونند و تیژی تایە، بەڵام ئەوە وەسەطیەتە و عەدلە. بۆچی؟ چونکە کەسێکی کوشتووە،
يعني کەواتە بابەتەکان بەوە هەڵناسەنگێنرێن کامە تونند و تیژیتیایە ئەوە وەسەتیەت نییە بەڵکو تحقیقی عەدالەت وەسەتیەتە تەنانەت بۆ جیهادیش جۆرێکە لە تونند و تیژی بەڵام بەڵێ وەسەتیەتە بۆچی چونکە بۆچی جیهاد وەسەتیەتە چونکە کۆمەڵی خەڵکی ستەمکار هەیە زوڵم لە خەڵکەکە تۆ بێ چی بکەی ئەبێ بە هاواری مەزلومانەوە بچی ئەمە پێوتێ وەسەتیت یعنی چی هەر شتێک موافقی شەرعی بێ شەرعی متفق یعنی نصوصی دقی ثابت دقێک معنای ئەم لاولا نەگەێنێ ئەوە بریتێ لە وەسەتیت تحقیقی عدل بریتێ لە وەسەتیت ئەگەر بریتی بە لە کوشتنی دەکەس لەبەری کەسیی کیان کوشتووە دکتۆر وەسەتیت و میانڕەوێتی تا چەند ئاشتی کۆمەڵایەتی و پێکەوە ژیان و یەکتر قبولکردن و وەکڵە یەکبوونی و تەبایی نێوان ئاینەکان و مەزهبەکان و کەلتورەکان و زمانەکان و تەنانەت حیزبەکانیشمان بۆ فراهەمێنێواتە لە کوردستانە ئەگەر وەسەتیت و میانڕەوێتی ڕەچاو بکرێ و پەیڕەوی لێ بکرێ تا چەند بۆ منە ئیسلام و مەسیحیەت و جوولەکە کاکەی و هاواری بۆ منە شیعە و سونە شافعی و حەمبەلی کۆمەڵ و یەگرتو و سۆفی و سەلەفی ئەمانە تا چەند ئەتوانن پێکەوە هەڵ بکەن ئایا وەسەتیت ئەتوانێت بێتە هەوێنی پێکەوە ژیان و کۆکردنەوەی ئەمانە لەسەر ئەساسی بۆ منە مرۆڤ بوون بەڵێ طبعا لە ئەو دەستەوە گروپ و جەماعەتانی کە باست کرد هەمومان یەک دایرە کۆمانەکاتەوە کە دایرەی ئینسانیەتە بێگومان دایرەی ئینسانیەت ئێمە طبعا لە چیدا وەسەت پاش لەوەی کوردبوونی ژەر کۆمەڵەکات بەڵێ بێگومان کوردبوونیش کۆمانەکاتەوە لەبەری بە زمانی کوردی قساکەین بەس لەوانەیە مەسەلەن کابرایەکی مەسیحی ئەسڵی کورد نەبێ بەڵکو وەکو نێتەوە ئاشووری بێ یان یەزیدی هەندێکی کە هەندێکیان خوان بە کورد نازانن مەسەلەن خوان بە عەرەب بەزانن بەرحاڵ یانی دایرەی ئینسانیەکە دایرەیەکی عامە ئێمە هەمومان کۆکاتەوە بێگومان ڕعایەتکردنی وەسەتیت یانی چی یانی هەر کەسێک بە تایبەتمەندیەکان و خصوصیاتی خۆیەوە تعبیر لە کیان و بوونی خۆیەکە وەڕێز لە اختلافی شەکرێت چکە وەسەتیت یعنی ئەمە یعنی چی یعنی ئیتیفاق لەو شتانەی کە تعاون لەو شتانی کە ئیتیفاقی لەسەرە لە بینی هەمومانە و عذر بهێنینەوە لەو شتانی کە اختلافی لەسەرە ئەمە ڕێسای ئاشتی کۆمەڵایەتیە دووبارەیەکەمەوە بۆی بینەری خۆشەویست لێمان تێ بکە تعاون و هاریکاری لەسەر شتانی کە خاڵی هاوبەشن لە بینی هەمومانە و عذر بۆ یەکتر هێنینەوە لەو شتانی کە خاڵی جیاوازیە ئێمە جیاوازین بۆیە ئێمە خاڵی جیاوازمان هەیە بۆیە من مسلمانم یەکێکی تر مەسیحیەکی تر سابیەیەکی تر فلانە دوو حیزبی سیاسیمان هەیە ڕاستە ئیسلامین خاڵی هاوبەشیان هەیە لە ئوسولی دینە هاوبەشن لە تێڕوانینی سیاسیانە لەوانەیە جیاواز بن لەو شتانی کە خاڵی هاوبەشە بێت تعاونیان هەبێ على البر والتقوى لەو شتانی کە جیاوازن ئەبێ عوزر بۆ یەکتر بێننەوە نابێت لەسەر ئەوانە لە یەکتر بدەن ئەمەیە بە بێگومان ئاشتی کۆمەڵایەتی دروستەکە یعنی ئێمە خۆی گەورە داوامان لێکە عەدل بین باشە ینی مەرجش نییە هەر کەسێ بەردێکی تێگرتین ئێمە بەردەکەی تێبگرینەوە باشە قورآنی پیرۆزە فەرمێ چیە فەرمێ وأحسن كما أحسن الله إليك يعني فەرمێ لا تستوي الحسنة ولا السيئة ادفع بالتي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم يعني تۆ بە جوانترین شێوە تەعامل لەگەڵ بەرامبەرەکەتاکی حتى ئەگەر دوژمنیشت بێ خۆی گەورە فەرمێ لەگەڵ دوژمنەکەتە وا هەڵوێستکە وا معاملە بکە كأنه ولي حميم كأنما دۆست و برا و هاوڕێیەکی نزیکتە طبعا ئەمە یەکێکە لە خاڵە ئەساسیەکان بۆ مەسەلەی ئاشتی کۆمەڵایەتی قورآنی پیرۆز داوامان لێ کات لە ڕۆیشتنمانە وەقصد فی مەشیکە يعني للروشتنتانا قصد مقتصد يا قصد يعني معتدل يعني وسطي يعني نأونا سريع برو كروشنكنا طبيعي به نأونا خاويش برو بەڵکو چی بە وەقست یعنی بە مەبەست و بە ئیعتیدالەوە بڕۆ جا خۆی گەورە داوامان لێ بکات لە ڕۆیشتنمانە عەدل بین لە ڕۆیشتنمانە وەسەط بین ئەی چۆن نابێت لە تەعاملمانە لەگەڵ براکانمانە میانە ڕۆبین عوزر بێنینەوە بۆ هەڵەکانیان دان بنین بە چاکەکانیانە هەرەوەیە خۆی گەورە فەرمێ ولا تبخسوا الناس أشياءهم تۆ بێ و تەرازۆت پێ بێ ئەو تەرازۆ ئەگەر دژی خۆشت بێ دەبێ بیڵێ ئەمە بێگومان ئاشتی کۆمەڵایەتی عەدالەت دکتۆر زۆر جار گلەیی لە مسلمانان ئەکرێت لە ئاینی پیرۆزی ئیسلام ئەکرێت لە دەق قورئانی و فەرمودەکان ئەکرێت کە گوایە ئەمانە ئاشتی کۆمەڵایەتیان تێکداوە و ئەمانە هێرشن بۆ سەروانی دیکە بەڵام لە کوردستان ئایبینین لە هەفتەی پێشوو لە شاری سلێمانی کۆبوونەوەیە سیمینارێک کراوە بە هەموو شێوەیە مقدسات و پیرۆزی مسلمانان لە کەدار کراوە گومان ئەخرێتە سەر مقدساتی مسلمانان سوکایەتی و ئێهانە ئەکرێ ئایا چۆن ئێمە بە وەسەتیەت و میانڕەوێتی
ڕوبەڕووی ئەمانە ببینەوە لە کاتێکا لە شاری سلێمانی بۆ نەدایان مامۆسای زانکۆ و سیاسی و نووسەر و ئەمە دێن باز لە گومان خستنەسەری ئیسلامەکەن یا بۆنە ئیهانە و سوکایەتی بەرامبەر بە مقدساتی مسلمانانەکەن لە کاتێکە خۆشیان زانن شاری سلێمانی زۆری نە مسلمانە. بەڵێ خۆی وەسەتیەت بە نسبەت ئەوانەوە یەک شتە ئەگەروان عەدل بن وەسەط بن و بە نسبەت مسلمانیشەوە یعنی با بڵێن ئەو کۆمەڵگەی کە خۆی بە مسلمانی ملتەزی مەزانێ ئەو پێی وایە مسلمانی ئوسولی و دواکەوتووە متەخەلیفە و مینبەرەکەی بۆ گەن و خۆی بۆ گەن و عەقڵی بۆ گەنە کەوا وەسفیەکە باشە عەدل وایە وەسەتیەت وایە میانەڕۆیی وایە دیموکراسی وایە لای ئەو ئەبێ وابێ ئەسڵ وابێ بۆ نمونە کاتێ باسی بابەتێکە کرێ باسی فیمینیزمە کرێ باشە ئەسڵ وایە عەدل وایە وەسەتیەت وایە ئەم بابەتە دوو کەس پێشکەشی بکە کەسێک کە دژە کەسێک کە بەرگریکارە ئەمە پێوتێ میانەڕەوی باشە ئەبێ ئەو وا بکە بۆ هەر بابەتێک دەبێ تۆ باحث لێکۆڵەر تۆ لەبەرەوەی ئەو کۆنفرانسێکی زانستیە بە حساب کۆنفرانسی زانستی دەبێ ڕەگەزەی تیاپێ دەبێ کاتێک کە کەسێک تەنان توێژەرێک کە شتێکەکە ئەبێ چی بکە ئەبێ بڵێ ئەمە ڕای یەکەم واڵێ بۆ نمونە حتا لە بابەتێکی عەقیدەیە کاتێک ئێمە دراسەیەکین بە خوێندکارەکانمان پێیان ئەڵێن بۆ نمونە بابەتێکمانەیە بابەتی عەقیدەیە مەسەلەن بینینی خوای گەورە لە ڕۆژی دواییدا دەڵێن فلان معتەزیلەکان ئەڵێن خوددا نابینرێ بەم بەڵگانە ئاهلی سونە دەڵێ خوددا دەبینرێ بەم بەڵگانە ئەمە ڕای ڕاجحە تۆ دەبێ ئەمە بکەی نەکو بیت کابراایەک مەسەلەن کەسێک خاتوونێک بەڕێزێک پیاوێک باشە لەویا کە هەڕەشەی لێکرێ باشە دواییش ناوێت هیچ قسەیە بکە هەموو هەدەف و ئامانجیەوەی لە دین بدا پێی وایە دین ستەمکاریە خەڵکانێکی ئەسڵەن لە وڵاتێکی ترەوە هاتووە خەڵکی هەرێمی کوردستان و عێراق نییە باسی مەسەلەن وڵاتێکی دراوسەیەکە ئەڵێ لەوێ دین وایە بەڵام دێ بەعام باسی دینەکە بەعام لە دینەدا و بە نسبەت مسلمانیشەوە کاتێک کە ڕەخنەی هەیە لەسەر ئەمە وەسەتیەت بریتی نییە لە تەشیر بەوان وەسەتیەت بریتە لە سازکردنی کۆنفرانسێکی تر بە مقابلی ئەوە باشە بە هەمان لەسەر هەمان تەوەر هەمان بابەت تۆش بیت سپۆنسەری ئەعلامی بۆ بکەیت تۆش بیت زانە و مامۆستایانی بۆ کۆ بکەیتەوە ڕەدی و بابەتانە بیتەوە ئەو ئەنووسێ تۆش بنووسە ئەو کۆنفرانسەکە تۆش بیکە ئەو دابڕانەکە تۆ کۆیکەرەوە ئەو ئەوێ خەڵک دوورخاتەوە تۆ خەڵک کۆکەرەوە ئەو ئەوێت مەسەلەن دین بۆ تاک بێت تۆ دین کە دین هەر بۆ گەشتێ بیکە دین بۆ هەموو خەڵکە باشە ئەمان بەمانە تۆ ینی ئەمە پێوتێ وەسەتیەت ئەمە پێوتێ عەدل بەم شێوەیە ئەجینا ناکرێتەوە مەسەلەن خۆ خاڵیکردنەوە بێ مەسەلەن لە فەیسبوک خەڵک خۆی خاڵێ کاتەوەیت هیچ ناڵێ وەسەتیەت ئەوەیە کە تۆ چویت لەوێ قسە بکەی لەوێ دەنگت هەبێ لەوێ ڕەنگت هەبێ لەوێ مداخەلەت هەبێ نەکو مەسەلەن مداخەلەکردن لەو شوێنە بە کوفر بسانی بەهەرحاڵ ینی ئەسڵ وایە لە حکمت وایە ڕێز لە پیرۆزی خەڵک بگیرێ ڕێز لە ئاینی گشتی خەڵک بگیرێ چونکە بێگومان هەموو فعلێک ڕەدەلفعلی هەیە هەموو سوکایەتێک دڵهێشانی هەیە و ئەم دڵەش لەوانەیە هەمیشە بەرگە نەگرێ ئەویش وەڵامی خراپی هەبێ بێگومان ئێمە پێویستمان بەوەیە بەیەکەوە بژین بە جیاوازیەکانمانەوە جوانین جاگەر هەمومان یەک ڕەنگ بین ئیتر بە ئەوانەمان کە دەسەڵاتدارە و ڕەنگی ئاوایە بۆ خۆی لە وڵاتایە بژی خەڵکی تر با بڕاتە دەرەوە یا کە بڕوا من بە دیموکراسی بریتێ لەوەی هەموو دەنگ و ڕەنگەکان بەیەکەوە بشین. زۆر باشە دکتۆر هەستەکرێ مسلمانی ئێمە یام تونڕۆیەکی زۆر پەڕگیرە لە عیبادەتیا لە قسەکردنیا لە بیرکردنەوەیە لە تەعاملی لەگەڵ ئەوانی دیکەیە یا زۆر شل و نەرمانۆڵە ینی کەم وەسەڵتیەت و میانڕێت تێبین هۆکاری ئەمە چییە؟ جەنابیشت هەست بەمایەکەی کە بەو جۆرەیە بەتاکید لەبەرەوەی ئێمە مەدرسە ئەو مەدارسانەی کە لە کوردستانە یعنی با بڵێن قیادەی ئاینی خەڵکیان کردووە دابەش بوون بەسەر ئەمەدا یعنی بۆ نمونە تۆ ئەگەر حساب بکەی ئیسلام تەنها جەستە نییە ئیسلام عفو مسلمان تەنها جەستە نییە و تەنها ڕۆحیش نییە ئەوەی کە تەرکیزی تەنها لەسەر مەجالی عیباداتە ئەوەی تیمامی تەنها بە ڕۆحی داوە جەستەی ئیهمال کردووە ئەوەشی کە خەریکی شلگیریە ئەوە تەنها تیمامی بە جەستەی داوە ڕۆحی ئیهمال کردووە بۆی ئەسڵ وایە سۆفی سەلەفی هەردووکی دوو باڵ بن ببنە ئەو کۆتر و پەروانەی کە ئیسلام پێی دەفڕێ نەکو چونکە سەلەفیەت بە تەنها نەقسە و سۆفیەتیش بە تەنها
لایەن نقصە دەبێت تۆ چی بی دەبێت هەردووچی کۆ بکەیتەوە دەبێت ڕوحانیەتی ئیسلام کۆکەیتەوە کە لە مەدارسی تەسەووفە خۆی بینیوەتەوە و دەبێت ئوسوول و بنەماکانی دینیش کۆ بکەیتەوە کە لە سەلەفێدا خۆی بینێتەوە ئیسلام ئەمەیە ئەبێ هەردووچی لێک بدەیت جا ئەو شلگیریە کە لە هەندێک شتا دروست بووە کە تا ڕادێەوەی کەسە خەڵکێک بڕای بە خورافیات هەبێ لەوەش کە کەسێک کە وای وایە تون ڕەوی کردووە کە بەیتر ئەگەر 80 کیلۆمەتریش ڕێگە و بڕی بۆ دنیا نوێژەکە و کورکەیتەوە ئەمە بەڕاستی ئەمە حاڵی نەبوونە لە دین جاتەمان ئەو خەڵکانی کە زیاتر مامۆستا ڕیاض کە بەرەو توندڕەوی ئەڕۆن ڕاستی سەقافەی دینیان نەک علمی دینیان هە سەقافەی دینیان لاوازە یعنی تۆ ئێمە چەندین جار هەموو ساڵەمە دووبارە بێتەوە لە وەرزی زستانە مامۆستایەک فەرمێ بۆ نمونە یەک دوو جومعانە زۆر باران بوو مامۆستا مەسەڵەن مامۆستای مزگەوتەکەی منوتی مسڵمانی نامانەوێت لە بەرەوەی موقعی مزگەوتەکەمان ئاوایە و بارانێکی زۆرە و ئەمانەوێت نوێژی عەسر بکەین مامۆستا هەر زۆر بە عەقڵانەش فەرمی هەر کەسێکیش بە مەڕازی نەتوانێت نوێژەکەی نەکا یا لە شوێنی خۆی دانیش یا کاتێ بچێتە دەرەوە یعنی هەمیشە بێ بە کێشە لەسەر شتیەوە ئەو مامۆستا بۆ ئەکێ ئەو یعنی قورئانی پیرۆز فرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وا فێرمانەکەنە فەرمێ إن الله يحب أن تؤتى رخصه كما يحب أن تؤتى عزائمه يعني خوای گەورە وای پێخۆشە چۆن ڕوخسەکانی جێبەجێکرێ عەزیمەکانی عەفو نوێژەکە چوار چوارەکرێ هەروەها ڕوخسەکانیشی وەرگیرێ بیکەی بە دوو جەمع بکەی قەسر بکەی خوای گەورە چۆن پێی خۆشە کە تۆ 30 ڕۆژی ڕەمەزان بە ڕۆژوو بووی ئەوەشی پێخۆشە کاتێک کە نەخۆشی ڕۆژەکەت بشکێنی ئێمە جاری وایە تۆنڕەویەکە لەوەدایە تەمەن نەزانیشە کابرا هیلاکە خەریکە فەوتەیە بورێتەوە ئاو پرژێنیەکەن ینی کاکە ڕۆژەکە بشکێنەوە خوا دڵم نایە ئێکا عەزیزی دکتۆریش پێی وتۆ بەڵێ دکتۆریش پێی وتە نابێ بە ڕۆژوو بی ئەڵێ ئەسڵەن خوا ئەوەی پێخۆشە خۆی ئەمە حاڵی نەبوونە لە دین خوا ئەوەی پێخۆشە وەسەتیت بریتێ لەمەی کە تۆ بەمە دڵت خۆش بێکە کە لەسەر نەخۆشیەکەت سەبر بگری و بە ڕۆژوو نەبی ئەمە ئەجری عیبادەتەکەت هەیە مادام پێشتر بە ڕۆژوو بووی مامۆستا ڕیاض ڕاستی ئەم بابەتی توندڕەویە وەشل ڕەویە ئەمە پەیوەندی هەیە بەوەی کە دیاری نەکردنی ئوسوڵ و فروعە نازانی چی سەوابەتە یعنی ئێمە ئەڵێن هەمیشە قاعیدەیەکەی حتا بۆ هەموو بابەتەکان وەکو دکتۆر یوسف قەرضاوی باسێکە ئەڵێ ئێمە لە ئوسوڵە ثوابت أصول ثابتة هني اللي ناكين تنازلي اللي ناكين بلام لم فروع متغيرات يعني بون منا سياسة كردن شيء سياسة كردن لا متغيرات لا فروع أكلت وروجك مع رزبي روجك ضد صلاة هدفك شيء هدف خدمته هدفي بون من حزبك سياسي أمان جيتيا أيوة خدمتك باشا هدفك برو شو تبع لا شيء أتواني خدمتك ئەگەر بەوە هاتوانی خزمەتکەی مەسەلەن ئۆپۆزیسیۆن بێ ئۆپۆزیسیۆن بی بەوە توانی خزمەتکەی دەسەڵات بێ دەسەڵات بی بەوە خزمەتەکەی توانی بەشداری انتخابات نەکەی بە بەشداری نەکەی یعنی چی هەدەف ثابتە هەدەف نابێ بگۆڕێ بەس وەسیلە گۆڕاوە جا طبعا ئەمە تعمیمی کە بۆ هەموو شتەکان مسلمانی ئێمە کە الحەمدولله کورد ومەتێکی وەسەتە بۆ معلوماتت وەکو دکتۆر سەرمەعۆدا ئەڵێ غالیبیەتی مسلمانان لەسەر چین لەسەر وەسەتیەتن چونکە ئیتر بەم لای ئەڕوانە بەو لایە ئەوە چێن ئەوە زیاتر بۆ نمونە حتا هەندێک لە عولەما یا ئەم لایەن گرتووە ئەولا باشە هەیە مەسەلەی ئینکاری سونە ئەکا بە کاملی ئینکاری دێت بە لە فڵان و فیسارەوە پیایەتە خوارەوەڵێ ئەمانە هیچی نییە باشە لەولا شەوەیەکی تر نییە هاتووە دەستی گرۆ بە خورافیاتەوە هەرچی حەدیثی زەعیفە هێناوێتی کردوەتی بە ئوسوڵی دین ئەمە خراپە ئەمە چی ئەماکە ئەمە کەسێکە معەمەمە یعنی عامەی خەڵک نیە عامەی خەڵک دینێک وەرەگرێت کە دینێکی کولتوریە من وەکو خۆم یعنی یەکێک لەو کەسانی کە بڕوان بۆ هەیە دین ئەگەر ببێ بە ڕۆتینیاتی حیات یعنی هەم لەسەرت قورس نابێ هەمیش ئەم لاولای زۆرتیان ناکی ئێمە بەشە لە گرفتەکانمان بەڕاستی لە پەیامی زاناکانمانەیە پەیامی عولەمادایە ئیتر جا یعنی ئەوەی کە ئەو ئیشەکە مەرج نیە یعنی خۆی عالم بێ بەڵام ئەو توندڕەویە ئەو گرفتە ڕاستی چێ دروستی کردووە ئەو چینە دروستی کردووە دەتوانین بڵێن بەشێکی کە ئیتر سەر بە مەدرسە جیاوازەکانن کابرایەک دێت هەموو دین کۆکاتەوە لە ڕیشە هەموو دین کۆکاتەوە لە ڕیشە کە ئەنەما ئەوە ئوسوڵی دینە کەسێکی تریش دێ هەموو دین کۆکاتەوەڵە دین سیاسەتە هەرچی سیاست نەکە ئەوە مسلمانانی زایع کردو ئەمە هەڵەیە
كاكا تو بشي دين بقرا بريتيل اصول دين منو بشاغرم كبريتيل سياسه مثلا منو بشاغرم كبريتيل علم وبيغاندني خلق بويا ابي ايبا همو مدرسه عيني كان همو مدارس عيني صوفي سلفي يقرتو كومال اخوان مكتبي نورسي تشي بلا قراني ابي امانه حتى مثلا تراثي ايما امانه همومان دتوانين لسر خالها وبشكان همو شيطاني خدمتك بالتاكيد همو يتواني خدمتك بلام لو شويه دا بيسكاتون كتنديه بيز بتنديه بتون بين لو شو نداك بيشي بتسامحه فرموديك من هيك بيغمري صلى الله عليه وسلم وصفي خوي بيغمراني بل خويك بديوارك يعني شبهنك خوي شويني خشتك ما وك الله يدلي خوزقا وبخشتش دا اندام بس مويه دان تو ببي اوان هيج نيد ببي حزب وجروب وتيغشنا كان يتر وناج يعني امش تواضعك يتريش يعني تو بهمون تانو ان جاتواني تواوكري اكثر بن كوملغيه كزروسي ناكا تنها تو دروسي ناكي تنها من دروسي ناكا منو اواني تر من بحركاتك طبعا او بيت الدكتاتور بيت الدكتاتوريات كاتب بيغمري خو عليه الصلاه والسلام لقل كافر كان تعامل كيلو فرمتي يعني تنانت لو حارتها فرمتي إنا وياكم لعلى هدى وفي ضلال مبين ايما يا ولا سر قمراين يا لسر هداياتي ولا لسر قمراين يعني ما بس ترى فكي دياري نكردوا يعني جرينجا براستي ايما خالي هاو باش منزوره براستي لا الاتوانين همومان بيك ولا يك دايره خدمتي خلب كاين بلام اويك ضرب بين بسري يكترا بيغمان واتوتن رويله دكتور ميان رويتي لا بيوندي كومالاتي كان معنا كاتي خوي لانجامي خوينو دو فرمودي كوتونه تبرجيو برمياش كان دليل كاتي دجمناتيا بەشی دۆستایەتیش بهێ لەرەوە لە دۆستایەتیش دا بەشی دژمنایەتیە دژمنی ئەمڕۆ دۆستی سبەینێ و دۆستی ئەمڕۆژ دەبێتە دژمنی سبەی زۆر جار ئێمە لە پەیوەندیە کۆمەڵاتەکانە زۆر جار ئەگەر ئاژاوەیە ناکۆکیەک هەبێ ئیدی هیچ پەردە و هیچ نهێنیەک و هیچ خۆشەویستی و هیچ بەشی دۆستایەتیە نایڵینەوە زۆر جار دۆستایەتیش ئەوەندە ئەکرێ کەوایتە بەشی دژمنایەتی تیان نایڵێت کە بوونە دژمنی یەکتر زۆر خراپە قەڵ بەڵێ لە پەیوەندی کۆمەڵایەتی ئێمەدا میانڕەوێتی چ ڕۆڵێکی دەبێ هەبێ یان چۆن میانڕەوێتی دەبێ وجودی هەبێت لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانی ئێمەدا بەتاکید بۆ نمونە طبعا ئێمە زۆر شتمان هەیە حتا موقفەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کەسێک عولەماش باسییان کردووە مەدحی کەسێک زۆرەکەی أي بيت أتيبي بيت عاسمان أما طبعا أو كاكا ويحك فقط قطعت عنقه يعني تو ملي كابراتش كان يعني ويليكي زور متكبر ببي لأخوي باي ببي كس يعني كسيكي تريش أو أنا أشكيني أو أنا أشكيني خيت ناخي زبيوا بيقومان أما تعميم كبوها مشتكان يعني وكو بريزة فرموت لا شر معنا لا عاجزي معنا هەمیشە دەبێ بەشێوەی تا بێڵینەوە کە دوایی مەرحەبای یەکتر بکەینەوە ئەمە تەمە زۆر گرنگە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر اختیاری درابێتێ لە بینی دوو شتە هەمیشە ئەوەی هەڵبژاردووە کە لایەنی ئاشتیە کە لایەنی دڵڕاگرتنی بەرامبەرە حتا لە مەجالە دینیەکەیە پێغەمبەری خوا اختیاری درابێتێ لە بینی دوو شتە ئیلا ئاسانەکەی هەڵبژاردووە ما خير رسول الله صلى الله عليه وسلم بين أمرين إلا اختار أيسرهما ما لم يكن إثما يعني أما منهجي حياته إنسان لدوشت بيكاتوك لعقل ولا شهوت كاتك كشهوت ظالبة لتعاملك وملاياتها كات أو شيء أبيتك كسي مجامل كسيك ربما ما يخلقك كسيك حتى تاوي شاتي دروي بودي كسيك مجاملة كي كاتك إشكالاني روحي زالة بديسانة ولاني كبيوتي روحي أو بردوام قماني باش بخلق بيت تسكياكي أبيك سكان براسي واهل سنجيني وكو خوان تقييم يمكي لشر معنا باش ياشتي تيابيالينوا ولا اشتيش دا او اندا مجامليه كثير نكين كنتوانين دواي رخنيك مان لي كثير قد نتواني قبولي بكين وش شيء جاري وايا من وانا مدحيتو كم هميشه وتما كاغرياس بياي تشاكو او كاتك توشي رخنيك بيلا والله يتمنوا لا تتصورنا اكثر يعني تنابي ولا لقى من عوابي لكاتك اصل وايا مثلا كاروبالي حياتي هم ما نقابلي هلين وهموش من دبي رخنا لي كثير بقرين ودبي رخناش قبول كين زور باشا دكتور
لە نووسین و بۆچوون و ژیانی زانایانی کورد مامۆستای مدەڕێز دکتۆر زەڵمی، کاک ناسری سوبحانی، کاک ئەحمەدی موفتیزادە، مامۆستا سعیدی نورسی مەلای گەورەی کوێ بەڕەحمەت بن، هەست بە میانڕەوێتی و بە جۆرێ لە جۆرەکان بوونی میانڕەوێتی لە قسە و گفتار و فتوایانە ڕەنگی داوەتەوە. هەمیشە تەنانەت بەرامبەر بە دەسەڵاتدارانی جۆرێ لە جیهاد و لە قسەی حەقیان هەبوو بەرامبەر بە خەڵکی عامیش نەرمونیانانە مامەڵەیان کردووەکو باوکێکی دڵسۆز. تەنانەت ئەوانەشی کە ڕەخنە لە نەرمڕەوی ئەم زانایانەی کوردەگرن، حتا سەلاحەدین ئەیوبی بەڕەحمەت بێ لە ژیانیا ئەوەندە میانڕەو بووە کە بەو نەسوپای خۆی ڕاگرتووە لە پێناو ئافرەتێکی حامیلەیە، ڕێزی هاو ئاینەکانی تری گرتووە، ڕێزی مقدساتی ئەوانی دیگرتووە. پێم خۆشە باز لە ڕۆڵ و بۆچوونی زانایانی کوردم بۆ بکەیت لە بواری میانڕەوێتیە. زانای کورد بە چ تێگەشتێکەوە هێندە میانڕە و هێندە پارێزەری وەسەتیەت بووە؟ بەڵێ خۆی ڕۆحی ئیسلام، ئەسڵی ئیسلام میانەڕەویە. یعنی خۆی گەورە کاتێکا فەرمێ كنتم خير أمة أخرجت للناس بچی تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله حتى تؤمنون بالله خراوتا مرتبه سه أمتي إسلام كاتي خير أمتها بعلماء كانش براسي خير أمت بن بويا أوانيك فهمي ڕاستەقینیان هەیە بۆ دین، تێگەیشتنی جوانیان هەیە بۆ دین، بەڕاستی لە دین تێگەن بێگومان میانەڕەوی هەڵەبژێرن. چکە هەر ئەمەش عەدلە، هەر بەمەش لە ڕووی تەوفیق و لە ڕووی پێکانی ئامانجەوە بێگومان بەما تۆ ئامانجەکەتە پێکی، بەمە هەدەفەکەتە پێکی، بەمە ئەتوانی بانگەوازی خەڵک بکەی. بۆچی خۆی گەورە فەرمێ ادعوا إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة. يعني چی؟ ئەمەش هەر بریتە لە وەسەطیەت، بریتە لە میانەڕەوی. تۆ خۆی گەورە چۆن وەصفی پێغەمبەرەکە عليه الصلاة والسلام فەرمێ لو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. يعني ئەوانەی کە لە دەوروبەرتن ڕایانەکرد ڕۆیشتن، ئەگەر تون بی، ئەگەر زمانت تون بێ، ئەگەر ڕەفتارت ناشرین بێ. بۆیە ئەو زانایانەی کە ناوتێنان جانبی ڕوحیان هەڵبژات و زیاتر لێبوردە بوون، زیاتر حەزیان کردووە خۆیان مەزلوم بن، زاڵم نەبن، حەزیان کردووە دڵی خەڵک ڕابگرن. تەمان خۆ دینداری هەرەوەیە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ عائیشە وەڵڵاهی ئەگەر قەومەکەی تۆ قڕەیش تازە مسلمان نەبووایە کەعبە مەڕووخاند و لەسەر ئەساسی خۆی دروستمان کردەوە. وەسەطیەت یعنی ئەمە، وەسەطیەت یعنی ئەوەی کە دەنگ بەسەر خەڵکا بەرز نەکەیتەوە. خی گەورە بۆچی ئەفەرمێ دەنگت بەرز مەکەرەوە. ناخۆشترین دەنگی کۆمەڵێت گوێ درێژە کاتێک کە بەیەکەوە هاوارێکن. يعني حتى إنسان كاتل لدعاء ولا بارانوكانيا دنجي برزناك هتوا خواهي جورا دعوة أمام ليكا بويا براستي عدالته وسطية لهرشتك بمعنى الروي لهرشتك بجوانيك. يعني حتى لا بوتي بهار جوانا يساوي طبعا وتنروج كذا برورزي بهار الروين بهار لبروي كوتوت نيوان ساردي زستان و گەرمی هاوین لەبەرەوە بەهار جوانە. بەهار میانەڕەوە بۆیە جوانە، نەوەیە هیچ سەوز نەبێت و هەمووی مردە بێ وەکو زستان، نەوەشە پیر بوو بێت و گژوژاکەی وەکو هاوین. بۆیە بەڕاستی میانەڕەوی لە هەر شتێکا بێ، نەرمونیانی لە هەر شتێکا بێ، لە بانگەوازا بێ، لە ڕەفتارە بێ، لە کردارە بێ، لە ئینفاق و لە خۆ گۆڕینا بێ، لە جیاوازی نەکردن لە نێوان کوڕ و کچا بێت. و ئینسان چوار مناڵی هەیە. وەسەطیەت یعنی چی؟ وەسەطیەت یعنی ئەوەی کە جیاوازی نەکەی لە نێوان مناڵەکانتە، لە نێوان کچ و کوڕتە، کەسێک دوو خێزانی هەیە. وەسەطیەت بریتە لەوەی کە هەردووچیانی وەکو یەکتر خۆش بێ. کەواتە زانایانی کورد توانیویانە جوان پیادەی یا پێڕەوی لە میانڕەوێتی بکەن. بەتاکید توانیویانە لە ڕوحی ئیسلام تێگەیشتن، چونکە ڕوحی ئیسلامەوەیە. بەڕاستی لەر شوێنەکە توونڕەوی هەبێ ئەوەی تر ئەوە بزانێ بەتایبەت لەو مەجالانەیە کە مەجالی کۆمەڵایەتیە، ئەو مەجالانەی کە مەجالی ئیجتیهاد و فروع و فقه. لەو مەجالانەیە ناڵم کە مەجالی ئوسولی دینە، چونکە ثەوابتە. لە مەجالی ثەوابتە وەکو عەرزم کردی، یعنی قیساس ظاهیرەکەی بریتە لە توندوتیژی غیری وەسەطیەتە، غولووە، بەڵام نەخێر. يعني ديني إسلام ديني وسطية. يعني أما بيغمر من وايفر كبير بيغمر عليه الصلاة والسلام فرميتي من بشر مكو إيوه هنا مكان أو ده وصف مكان وكو مسيح وصف كلاو كديان بخوا. يعني إما من بروفكان ووصفناكين علماء كانش ما وصفناكين دينكش ما ديني وسطيته وكو عرزم كردي بويا مروفي مسلمان تاكي مسلمان براسي دبي لم نيوند دابه وديني إما كاتك بيغمري خو عليه الصلاة والسلام بانغ وزكاة فرمي وأن هذا
صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل. أفرميت دين الإسلام واضحة راستة ديارة، يعني رێگەیەکی ڕاستە. ئەم ڕێچکانەی کە بە دەوروبەریەوەن ئەمانە ولا تتبعوا السبل بەدوای ئەمانە مەکەون. بۆیە بەڕاستی دینی ئێمە لە عەقیدەمانە وەسەطی. يعني چی؟ يعني بڕوامان بە غەیب هەیە، بەڵام بڕوامان بە خوراافە و ئەفسانە نییە. يعني بڕوامان بە غەیب هەیە بە دەلیل. باشە و لەم لاشەوە ئێمە وەکو خەڵکی تر نا کە ئینکاری غەیبەکات وڵە دنیا هەمووی هەر مادەگەریە، هەمووی هەر بریتە لەم دنیای کە بینین ئەم دنیای ئامانجە. نا ئێمە دنیاشمان هەیە بڕوامان بە غەیب. بۆیە ئینسانی مسلمان یؤمنون بالغیب والشهادة، يعني لبين عالم وغيب شهادة. هەمیشە وەسەطیەت میانەڕەوی لە هەموو شتێکا جوانە، لە ئەخلاقمانە، لە سلوکمانە، لە فقهمانە، بۆچی ئێمە دووشتمان هەیە پێوتی التربیە والتعلیم. باشە ئەبێ کاتێک کە تۆ کەسێک پێگەیەنی پێویست ناکە هەر عالم بێ، ئەبێ مڕەبیش بێ، ئەبێت تربیەتکاریش بێ، ئەبێت تەوازن هەبێ. ئێستا بۆچی یانی ئێمە خەلەل لە کۆمەڵگەی ئێمە بۆچی دروست بووە؟ لەبەرەوەی لە کۆمەڵگەی ئێمەیە بۆ نمونە حیزب بووە بە سەنتەر، گەل میلەت ئیهمال کراوە. کاتێک کە تۆ ئەم وەسەطیەتە لە دەسەی باشە بەرژەوەندی خۆ دەخەیتە پێش بەرژەوەندی گشتیەوە. لە ئاینە هەمیشە چییە؟ بەرژەوەندی گشتی پێش بەرژەوەندی تاکە. کاتێ ئەمە عەکسە بێتەوە ئیتر خەلەلی کۆمەڵایەتی دروستە بێ، ئیتر دابڕان و ناڕەحەتی دروستە بێ، ئیتر برسێتی و ئەو ناڕەحەتی کە ئێستا لە کۆمەلگای ئێمە هەمووی ڕێعایەت نەکردنی وەسەطیەتە، هەمووی تەوزیع نەکردنی سەرۆت و سامانە بە گشتی. ناکرێت کۆمەڵە خەڵکانێک کە بە یەکەوە هاوتەمەنین خاوەنی 1 ملیار دۆلارە لە ڕۆژێکە. من و ئەو بەقەدە بە پێ ڕۆشتین هیچمان سیارەمان نەبووە. ئەو ئێستا 1 ملیاری هەیە، من مەسەلەن من هیچم نییە، قەرزاریشی بەڵە قەرزاریشم. تەبەن ئەمەیە کە کۆمەلگا ڕوخێنێ، کە ئەمەیە کە تەبەن نەمانی وەسەطیەت لە پەیڕە و پرۆگرام و لە مەنهەج و لە خوێندن و لە ژیان و لە سیاسەتمانە کۆمەلگارەوە بەرگە ناگرێ، ڕوخێ ئینیارەکە. بەڕاستی زۆر ترسناکە. یعنی توندڕەوی تەنها بابەت نییە لە دینە و ڕعایەت نەکردنی مەسەد پێمان وابێت تەنها بریتێ لەوەی کەسێکمان هەیە توندڕەوە وڵات تەکفیری فلان و فیسارەکە. کابرایەک توندڕەوە کە مافی میلەتە خوا، کابرا سیاسێک توندڕەوە کە پێی وایە هەموو حەق لای ئەوە، ئەبێ هەچی پۆستی ئەم دنیا هەیە لای ئەو بێ، ئەبێ کوڕ و کوڕەزا و مناڵەکانی شوانشی کە لەدایک نەبوون هەتا قیامەت هەر پۆستیان هەبێ. ئەمە ڕێعایەت نەکردنی وەسەطیەتە. وەسەطیەت مەنهەجی حەیاتە. زۆر باشە دکتۆر، پێکەوە گرنگی و سوودەکانی میانڕەوێتی لەگەڵ شوێنەوار و ئاسەوارەکانی بەسەر تاک و کۆمەڵگەوە، وەسەطیەت چ گرنگی و سوودێکی هەیە بۆ ئێمە، وە چه شوێنەوار و ئاسەوارێک بەسەر ژیان و بیرکردنەوە و خێزان و کۆمەڵگەی ئێمەوە بەجێدەهێڵێ؟ بێگومان گرنگترین کاریگەری لەسەر ئاستی تاک ئارامی نەفسی دروستەکە. یعنی ئینسان کاتێک کە میانەڕەوە، یعنی نە ئەم سەری گرتووە نە ئەو سەری، لە ڕووی نەفسیەوە ئارامە. یعنی پیاوێک نییە بڵێ وەڵاهی من خەفەتە خۆم دنیام نەبینی. یعنی ئەسەوەی کە مەسیحیە دەیکا، مەسیحیەت هەڵبەت هەندێک لە مەسیحیەت ئەوەی کە مەسەلەن زەواج مەکە، ڕەهبانیەت هەڵبژێرە، باشە تەمەتوع مەکە، بازجلەکانت هەمووی پێی نەبێ، یعنی لە دنیا تەرککە. طبعا ئەمە ئەسەفە و ئەمە خلافی فیترەتیشە. بۆ یەک سێرەکی کابرایەک پیاوێکی ئاینیە قەشەیەکە سێرەکی بەردەوام یەکێ لە مشکلەکانی کەنیسە لە غەرب ئەوەیە کە چیەکە کە پیاوە ئاینەکانی دەستێژی سێکسی هەمیشە ئەویان کردووە لە دادگا. پاپا ناچارە بێ داوای لێبوردن بکە. بۆچی؟ چونکە ڕیعایەتی دژایەتی غەریزەی ئینسان کراوە، دژایەتی ئەوە کراوە کە زەواج یەکێکە لە غەریزەی ئینسانەکان. باشە تەبان ئەمە خراپە کە تۆ زەواج قەدەغەکەی، ئەوەش خراپە کە حڕیەتی تەواو بدەی بە مەسەلەی جنس و سێکس، وەکوی کێسا لە ئەوروپا هەیە، یعنی بۆ کۆڵێ بەرەڵایکی. بۆیە وەسەطیەت بۆ خۆمان، بۆ تاک ئارامیمان پێبەخشێ، بۆ کۆمەلگا ئەمان و زەمانمان پێبەخشێ، بۆ ئیقتصادمان
بۆ اقتصادمان ئێمە یەکێ لە گرفتەکانیمانەوەیە لە اقتصادی وڵاتە وەسەطیەت نییە یعنی چی پارە بۆشتی لابەلا سەرفەکرێ بۆشتی بەلاژ سەرفەکرێ باشە پارە خەڵک سێکی دراوسەکەی نەخۆش وکوتم ڕقەمی سیارەکەی 2 دەفتەر دۆلاری پێدا وەسەطیەت لە چیە ڕێعایەت ناکرێت کاتێک کە کەسێک بۆ نمونە حەجی فەرزی کردو ساڵی 4 جارجەسێ بۆ ئەمرە بەڵام دراوسەکەی کە مسلمانە مزگەوتێ لە پەنایەتی نەخۆشە لە پەنا ماڵەکانە یارمەتی نادا ئەمە ڕێعایەت نەکردنی وەسەطیەت بۆیە ڕێعایەتکردنی وەسەطیەت فەقیرێک شەو بە برسێتی ناخەوێ بۆچی چونکە ئەم کەسە کاتێک کە پارەی هەیە ئیسرافی نەکردووە هەم بەشی خۆی خواردەوە بەشی خەڵکی شیاوە بۆیە لە جێبەجێکردنی وەسەطیەتە فەقیرەکانی سفاداکەن دەوڵەمەندەکانی سفاداکەن بۆچی چونکە فەقیرەکان ڕخیان لە دەوڵەمەندەکان نابێ ئەو منافەسەی کە هەیە لە چینی لە نێوان چینی پرۆلیتار و بۆرژوازە ئەمە نامێنێ لە بینی ئاقا و دەرەبەگە ئەمە نامێنێ بەڵێ ئێمە وەسەطیەت ئاشتی کۆمەڵاتیمان بۆ دروستەکە لە نێوانی تاکە حتا لە نێوانی خێزانە یعنی ئینسان دوو خێزانی هەیە مەسەلەن کاتێک کە وەسەطیەت لە دەستەیە چی دروستە بێ یەکیان لە محکەمە یەکیان لە ماڵی باوچێتی کاتێ لە نێوان دوو مناڵە مناڵەکانە لە زایع بن لە دەست ئەچێ یعنی مناڵ کاتێ مناڵێک هەست دەکات کە باوکی دادپەروەر نییە لەگەڵیانە بەو مناڵەکە یاخێ بێ ئەوێت تۆڵە لە براکەی بکاتەوە تەنانەت دروستکردنی ئەم شعورەیەکە ئەم شعورە کاتێکە دروستە بێ بۆ براکانی یوسف ئەم ڕەتفعلانە بێ کە پیان وایە باوکی دادپەروەر نییە لە خۆشەویستی لەگەڵیانە لە کاتێکە یعقوب عەلەیهی سەلام فەرق جیاوازی ناکە لە نێوان کوڕەکانیانە بۆیە ئێمە پێویستمان بە دادپەروەریە لە هەموو مەجالێکە لە ناو خۆمانە لە خێزانمانە لە پەروەردەمانە لە تەقیممانە لە پێگەیاندنمانە ناکرێ ئێمە سیاسیەکانمان پەیمانگامان هەبێت بۆ پێگەیاندنی کادێری سیاسی بەس پەیمانگامان نەبێت بۆ پێگەیاندنی کادێری بە ڕەوشت و بە ئەخلاق ئەبێ ئێمە هەمیشە تەوازن بکەین دەبێت خەڵکمان هەبێ قسە بزانێ بەڵام دەبێت خەڵکمان هەبێ ڕێزیش بگرێ ئێمە پێویستمان بە عالمە بەڵام پێویستمان بە عالمێکی شەکە بە ڕەوش بێ پێویستمان بە سیاسیە سیاسی زۆرزان بەڵام پێویستمان بۆشە سیاسیەکانمان بە ئەخلاقەوە سیاست بکەن هەموو ئەمانە پێویستمان بە چییە دەبێت تەوازن دروستکەین لە بینی دوو جەمسەرە جیاوازەکانە کە ناوەڕاستەکەی بێ بە وەسەطیەت سپاس دەکەم دکتۆر گیان سپاس بۆ جەناب خی گەورە پاداشتی بەخێر بداتەوە بمان کاتە تاکێک و خێزان و کۆمەڵگە ئومەتێکی وەسەطیەت و میانڕۆ خوا سەلامەتکە سپاس بۆ جەنابیشت ومێ دەکەین ئینشاءڵڵا وتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی خی گەورە سوودی بینەرانمان بۆ ئینشاءڵڵا لە کەم و کوڕیش داوای لە برنە زۆر سپاس دەکەم بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەی عەزیزیش تا بە یەکگەشتنەوەی تر بەخوای گەورە مێهرەبانتان دەسپێرم هەر شاد و سەرکەوتو میانڕۆ بن